میوانی کۆتا میوان هەدەف و ئامانجی چیە لە سەردانیکردنی ئێمە و بینینی ئێمە. بۆ نەهاتۆ قسە لەگەڵا بکات، پرسیارت بکات تەندروستی چۆنە، ئەحواڵت چۆنە، مناڵەکان چۆنن، ئەی ژیانت چۆنە، فەقیری دەوڵەمەنی حاڵت چۆنە، کەسابەتت چۆنە، ئیش و کارت چۆنە، معاشەکەت بەشتەکە بەشت ناکە، کەسابەتەکەت بەشتەکە بەشت ناکە. بۆ ئەمانە نەهاتۆ. کۆتا میوان بۆمانە نایەت. کاتێکی زۆر کەم لات ئەمێنێت و دەڕوات. کۆتایی بە ژیانت دێنێ، کۆتایی بە جوڵەی لاشت دێنێ، لاشت لە جوڵە دەخات. بۆ ئێمانە ضرورە ئینسان بیزانێ، چونکە شتێک نییە ئینسان ئینکاری بکە، مردن شتێک نییە ئینکاری بکە. مردن دەڵێ برا گەورەیە، بەس حسابی برا بچووکێکیش بۆ نەکردو، حساب مناڵی بچووکی خۆشت بۆ نەکردووە، چونکە کە خوات نەناسی ڕاست ناکەی کە دەڵێ برا گەورەیە. برا گەورە یانی چی؟ یانی احترام و ڕێزی دەگرم. احترام و ڕێزی مردن بەوە دەبێ خۆتی بۆ ئامادەکەی. چونکە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم لە هەموو کەسێ عاقڵتر ئەو کەسەیە بۆ مردن و دوای مردن خۆی حازر دەکات. ئەو ئینسانی عاقڵە، ئەوە ڕۆشنبیر و مسەقەف و تێگەیشتووە، نەک ئەوەی زینا دەکات و مەشروب دەخوا و خراپەکاری دەکات. با بڵێ مسەقەفم، با بڵێ ڕۆشنبیرم. دوو لەو ڕێبەڕێستان بەپێی ئاەتی قورئان لای خوای گەورە دەفەرمێ ئەوانە لە ئاژەڵ کەمترن. دوو لەو ڕێبەڕێستان و مزگەوتەکە با بەخۆی بە ئەو بەری مسەقەف و پێشکەوت و بزانێ. مادەم خوای نەناسی، ئەوەی نایە لە شوێنی بێگومان سار دەخوێنی، وێڵە لە ڕێی ژیانە وا لە پێشی حەیوانە. تەواو لای خوای گەورە چەندەها شوێنە فەرمێ ئین هوم ئیلا کەلئەنعامی بەل هوم ئەضەل سەبیلا. ئەوانە دوو لەو ڕێبەڕێستان وەک ئاژەڵوان لە ئاژەڵیش کەمتر، ئەوانەی کە خوا ناناسن. کەواتە ئینسانی عاقڵ ئەو ئینسانەیە هەوڵێک بدا بۆ قەبر و قیامەتی خۆی. ئینسانی عاقڵ و تێگەشتووە ئەو کەسەیە پێش ئەوەی لاشەی لە جوڵە بکەوێ، لاشەی بۆ خوا تەرخانەکات، بۆ خوا ماندووی دەکات. ئەو کاتە بە ئیزنی خوا پاداشتەکەی گەورە دەبێت. ئیمامی شافعی ڕەحمەتی خوا لێ بێ جاری وا هەبوو هەڵدەساوە سەر پێ، ئەوە بە کزی هەڵەسا گۆچانەکەی و عەساکەی ئەگەر بەدەستێەوە، ئەیان فەرموو تۆ خۆتۆ پێویستە بەوە نیە زەعیف نیت. ئیمام شافعی بۆچی ئابەم شێوەی هەڵەسیت؟ دەیفەرموو با ئینسانێک کە لەم دنیادا دەژی بزانێ لەسەر سەفەرە. منیش با بزانم لەسەر سەفەرم، ئەمڕۆ یابانی سەفەرەکەم دەست پێ ئەکا و ژیانی دنیام کۆتایی پێدێت. یا ڕەبی خوای لە گوناهەکانمان خۆشبی، لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆشبی. خوایگیان کاتێ شەوێ ڕۆژێ کاتێ بمامرێنی خۆت لێمان ڕازی بی لەسەر عیبادەت و چاکە و نوێژ و ڕۆژ و خوایگیان ڕەحمان بکێشە یا ڕەب.